güvenin بمردی اجین کم افنان نبه چون دانشین سرشوری نبه خلچی ولاد نوت فروش وبلدن أمانة كيبة برسن دهور لي دولوتين تاجو بازرقان هالوشي بيرا نوتن بربرستاني قمارشي بسبورن لقاساسي دشمنان دل دست لخفروشان غازي قربان حكومتي مشهور چیلی غازي قربان حكومتي مشهور داواکاری دەستەی ئامادەکاری خۆپشاندانەکانی ئەمڕۆ لەم شەش خاڵەدا چڕ دەکەمەوە گەر بەڕێستان سەرنج بدەن چونکە شەش داواکاری زۆر جەوهەرین وە گەرنگە بگا بەم دەسەڵاتە کە هیچ حیسابێک بۆ کۆمەلگا و هاوڵاتی و هاونیشتمانیەکانی ناکە و تەنانەت هیچ حیسابێک بۆ خوێن شەیدەکانیشی ناکات. یەکەم چارەسەرکردنی دەستبەجێی کێشەی سوتەمەنی و خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک کارەبا، غاز و ئاو و نەوت تا دوایی. هەروەها پێویستە ئەولەویەتی کاری دەسەڵات بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک بێت، نەک بۆ کۆمپانیاکانی دەسەڵات. دووەم، دۆزینەوەی هەلی کار و دامەزراندنی گەنجان و بێکاران و خوێندکارانی دەرچووی زاکۆ و پەیمانگاکان، هەروەها فەرمانبەران و هەروەها فەرمانبەری خۆبەخشەکان بکرێن بە هەمیشەیی. سێەم، دەستبەجێ هەڵگرتنی باج و بارگرانی لەسەر دوکاندارەکان و کاسبکارانی ناوبازار و ئاسانکاری بۆیان. چوارەم، دەستبەجێ هەموارکردنەوەی یاسای لەناو چاکسازی بە جۆرێک کەمترین موچەی خانشینی کە مندامان و هاوڵاتیان 500,000 بێت و موچەی پلەباڵەکانی وەکو پەرلەمانتار و وەزیر و کەسە حیزبیەکان هەڵبۆشێتەوە. پێنجەم، دەستبەجێ پێکێنانی لیژنەیەک لە ئاسان و خەڵکانی تایبەتمەند لە نێو جەماوەر و هاوڵاتیانی کوردستان کە لێکۆڵینەوە بکەن لە قاتی نەوت و خاڵە سنووریەکان و ناوخۆ. هەروەها پێویستە بزانرێت ئەو داهاتە چەندە و بۆ کوێ دەڕوات. شەشەم، دەستبەجێ دانانی ئالێتێک بۆ جێڕانەوەی موچەی پاشەکەوتکراوی فەرمانبەران بە جۆرێک کە هەر فەرمانبەرێک ماگانە لەسەر و موچەکەیەوە بڕێک لە پاشەکەوتەکەی وەربگرێتەوە و پێویستە تەرقیە و بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران سەر لە نوێ کاری پێ بکرێتەوە. ئێستا کۆمەڵەیە کەس بە ئەنقەس دروشمی بڕوخێ یا بەرباران یا شتی توند و تیژی بڵێنەوە. ئەزان بۆ لەبەرەوەی خۆپشاندانی مەدەنی ئیمڕۆ ئێوە 10,000 کەس لێرەن، سبەی 100,000 کەس لێرەن. دەسەڵات پێی ناخۆشە ئێوە بە مەدەنیانە لێرە برداوای مافی کۆتان بکەن. لەبەرەوەی ئیمڕۆ ئێوە لەبەرەوەی ئەمڕۆ ئێوە لێرەن کە نزیکەی 10,000 کەس لە زیاتر
ئازادیانی کوردستان بەردەوام بێت. من حەز دەکەم پلانی خۆمانتان بۆ باس بکەم کە ئێمە بەنیازی چی؟ بەنیازی ئەوەی کامە یەکەم خۆپشاندانی سەرتاسەریمانە لە هەرێمی کوردستان. وە لە دوای ئەمەوە کە کاتێک هەوڵاتیە ئێستا لە ماڵەوە دانیشتووە دەزانێت ئەمە خۆپشاندانێکی هێمنانەیە ئەوە وردە هیوای بۆ گەرێتەوە جارێک تر کە بانگەشاکەین ئەم جارە ئەوەی کە لە ماڵەوە سەیمان دەکات ئەم جاری داهاتوو خۆشی لێرەیە. پلانی ئێمە ئەوەیە کەوا لە خەڵکی کوردستان بکەین ڕۆژێ لە ڕۆژان 1 ملیۆن هاوڵاتی کوردستان بێنە سەر شەقامەکانی ناڕزایی. بەڵام هاوڕێیان گەنجە دڵسۆزەکان ئەزانم بەشێکتان تووڕەن لەم دەسەڵاتە و لە میدیاکانی ئەم دەسەڵاتە ئەزانم بەشێکتان دەزانن کە ئەو میدیانە و ئەو دەسەڵاتەی کە حکومانەکان مافی ئێوە ئەخوات و زوڵم لە ئێوە ئەکات ڕەنگە. بەڵام یەک تکام لێتان هەیە تکاتان لێ یەکەم یەک تکا ئێوە حەزەکەن ئێمە سەرکەوتوو بین؟ حەز دەکەن ڕۆژێ لە ڕۆژان بیاوەی خوێن لە لوتی کەس بێ ملیۆنە هاوڵاتی بێتە سەر شەقامەکان؟ ئێدە هاوکارمان بن بە هێمنی، هاوکارمان بن پەیامێ بگەێنە خەڵک کە ئیمڕۆ ئێوە 10,000 کەس لێرن بەیانی 100,000 کەسی تر لێرە هەندێک خەڵک هەیە هەندێک خەڵک هەیە پێی وا بۆم خۆپشاندانە بۆ بە کوردانی کوڕی خەڵکە بەڵام ئێوە دەبینین هەمووتان سەردەرزانە لێرەن و داوای مافی خۆتانەکەن و تەنانەت داوای مافی ئەوانش دەکەن کە ڕەنگە ئیسە لێرە نین. یەک تکام لێتان هەیە هیچ دڵگران مەبن بەرامبەر ئەو هاوڵاتی ئەزیزانی کە ئیمڕۆ لێرە نین و لە ناو ئێوە دانین. هیچ دڵگران مەبن، ئەوانە بە دڵ لەگەڵتانان، ئەوانە ئەمڕۆ لێرە نین بەڵام سبەینێ هەموویان لێرەن. ئەگەر سبەینێش لێرە نەبوو دوو سبەی دێن ماڵێکی بدەن ساڵێکی دەدەن بۆ ئێرە. پەیامی ئێمە زۆر وازحە ئەوەی کە دۆستی خەڵکە، ئەوەی کە لەبەر خاتی خەڵک هاتووە خۆپشاندانێکی هێمنیانە دەکات بۆی متمانە بگەڕێتەوە بۆ خەڵک بۆی جاری داهاتوو ملیۆنە کەس بێت یا 100,000 کەس بێت. ئەوەی کە بە فیزی دەسەڵاتی ژیژەکە هانتانەدا بۆ بەرتێگرتن و سەر شەقام ئەوە بزانن سەر بە دەسەڵاتە و دەیەوێت خۆپشاندانی گەورە لە هەرێمی کوردستان هەڵبنەکات. ملەتی کورد زۆر لەوە عاقڵترە دووسێ کەس بێن بیانێ خۆپشاندانێکی گەورە بەلارەدا بدەن. ملەتی کورد زۆر لەوە عاقڵترە خوێنی کوڕەکەی خۆی بە فیرۆ بدات، کوڕی خەڵک بە کوژ بدات. پەیامی ئێمە ئەوەیە بەهێمنی هاتوین و بەهێمنی دەڕۆینەوە. بەڵام ئەمڕۆ ئێوە لێرن من دڵنیام سبەینە 100,000 کەس لێرەیە داوای مافی ئێوەکە لەبەر ئەوە لە نیەتەکەمان تێبگەن کاتان لێ یەکەم. ئێوە خۆشی خۆتانتانەوێت، ئێوە مافی خۆتانتانەوێت یا خۆتانێم دۆخە تێک بچێت و کوڕی خەڵک بە کوژ بڕوات. ئەگەر مافی خۆتانتانەوێت پلانەکە ئەوەیە ڕۆژێ لە ڕۆژان ملیۆنە کەس لێرە و لە هەولێر و لە شارەکانی تر کۆبکەینەوە. حەزەکەم تاکی ئێمە داوای مافی خۆی و پاراستنی کەرامەتی خۆی بکات. حەزەکەم من وەکو برایەکی خۆتان وەکو خزمەتکارێک و ئەزیزێکی خۆتان قبوڵکەن پێکەوە وڵاتەمان بگۆڕین، پێکەوە ژیانی ئێوە بگۆڕین. من حەزەکەم ئێوە ژیانێکی خۆشترتانە بێت، پێم وایە ئێوە مستەحەقی ژیانێکی خۆشترن. ئەگەر ئێوە پێتان وایە ئەوە پشتیوانمان ئەوەی کە دەڵێت ئەم دەسەڵاتە بە شەقلا ناچێت ئەوە حەزەکانێتە سەر شەقام و ماندوو نەبێت. ئەوەی کە دەیەوێت ئەم دەسەڵاتە بە خۆپشاندانی مەدەنی بەوەی ملیۆنە کەس بچێتە سەر شەقام تەسیری تێناکرێت ئەوە ڕێگەیەکی ئاسانە لە کوێرێکە بێ هیواییە. من نەمەوێت هیوا بەخشم بەم خەڵکە ئەزیزەوە مێ لەگەڵ ئەو خەڵکانی کە خۆیان هەر پێم وایە بەبێ ئێمەش هیوایان کایە خەڵکی ئازادی لەدایک ئەمێ ئەم وڵاتی خۆمان بخۆین. ئێمە پێمان وایە کە ئەم وڵاتی خۆمان بە عەقڵ بۆ جاری سێم دەیڵێمەوە پێشەکەوێت نەک بە کوشتن. شەڕی براکوژیمان تاقی کردەوە، دەیان گەنجی وەک ئێوە هەزاران گەنجی وەک پێوە کوژران، بەڵام لە ئاخیرا پارتی یەکێتی
پێکەوە دانیشتن و گفتوگویان لە کۆتاییدا ئێوە سەربەرزن مرۆڤی ئازادن بە ئازادی لەلایەن بوون و چاوەڕوان بن بۆ هەنگاوەکانی داهاتوومان من وەکو هاوڵاتێکی کەمەندامی قەزای شارەزور هاتووم هیچ شتێپاری کۆمەنیام دەیا بەس ئەمە نەبێت بۆ هاتووکەوە مافی خۆم وەرەگرم رقم لە هیچ کەسێک نییە دەستی منۆشکەی دەشێنی وڵامی کرد ئەم چاوە بە خۆ دەبێ سوانی کوردە کۆنە کێیەکە ئاگای لە میلەت دەبێ کەمڕۆبار کات تاشتووە کوردستان ڕزگاری دەبێ بێنی سوانی کوردە شێوەی قاتی مادیلا بێ ئەویش کەلۆش تیروانە حەمەدی مادە کەلۆش تیروانە بۆ کورد دەبێ کەلۆش تیروانە بۆ کورد